کاک دکتۆر جا من نایان هێنمە ماڵەوانێ ئەوان خۆیان هێن ئەنجا کاک دکتۆر ئەوان هاوسەر و کەسوکاری خۆیان لیان ڕازین خەڵق حەقی چێ بەسەریانەوانێ جا تۆ بڕاستە زانی تۆ سێ هاوڕێ هەیە باشە با چوارێ هەبێ با دەشە هەبێ ئەم سێ چوار هاوڕێ و باشە چوار مێردیان هەیە بە هەر چواریان ئەمە چواری تر خۆشیان چوارەمە هەشت با بڵین یەکی دو سێ مناڵیشان هەیە هەمووی کۆکەیتەوە ناگاتە 50 کەس ئایا دەکرێت 50 کەس دابوو نەریت پێشێل بکەن و خۆیان کۆمەڵێشت بە دڵیان بێت و لەبەرەوەی قسە ناکەن ئیتر کۆمەلگاز بێت دەنگوێ جا خۆر 50 کەس کۆ بێتەوانی و شتێک کات و ڕفتارێکی نابەجێ بکات و کۆمەڵێ قیەمی ئەخلاقی پێشێلکە کۆمەلگات چی لێ خوشکی من خێزان نامێنێ تۆ زانی سەدان کێشە لە خێزان پیا بووە بەس لەبەری گۆرانی بێژە ڕفتارێکی ناشرینی کردو ئەزانی چەند حادیسە گەنجی حادیسەی سیارەی کردووە مۆبایلی ئاوە بەکار هێنا و نازم کۆمەڵی ڕفتاری کردو چی کردو ئەڵێ فلان گۆرانی بێژم بینی لە تەلەڤیزۆن وایە کرد ئەم شتێکی باشە دەفەرمەوە ماڵی خۆشی کاول کرد و عایلەیەکی تریشی لە ناو برد ئەمە چیە گۆرانی بێژە معجیبە پێی لە ناوینە خۆی غەڵەتی و گۆرانی بێژەشە چونکە تۆ زانیم گەنجانە تەقلید و لاسایی ئێوەکەن و معجیبن بێەوە تۆ بۆ ئەوەکەیت و ئەشیکەی بۆ پیشانی بۆی خیتە تۆ ڕۆکۆمەڵایەتەکانەوە لەبەرەوە مەرج نییە خۆشکی من خەڵک لەبەرەوە ئەڵێ ئەم دیاردەی قێزەونە چونکە ئەوە دوو عایلە تەدمیر بوون گەنجە فەوتا 5 کەسی خێزانێکی کوشتووە ئەمە ڕاستە ئەی نابی خەڵق قسە لەسەرەوە بکە ئەی بە هەر کەسەوە بە کەیفی خۆی شتکە جا خۆ بێ پاشاگەردانی وڵا کەس ئاگای لە کەس نامێنێ مناڵەکانی من سەرگەردانە بن نارێ خوشکی من تۆ نابێەوە بڵێ بەم شێوەیە بڵێ وڵا ئەوان عایلەکانیان پێیان خۆشە هەندی عایلە هەیە ئەسڵەن هەر بە پرسیارەتی ناکە وەڵاهی بەس گوناح حەپیان بڵی ژن و مێردەما هەر گوناح حەپیان بڵێن باوکو دایک کاک دکتۆر کێشەی سەرکی ئێمە ئەمەیە بەڕاستی ئەم ئەزانی چی ئێوێ هەرچیەک خۆی پێی خۆش بێ هەرچیەک حەزی لێ بێ بیکا و بڵێ وەڵای من حەقم بەسەر خەڵکەوە نیە خەڵک بار بۆ خۆی بڵێ ئەڵێ خەڵک بە من ڕازی ناکرێ ئەخ کاک دکتۆر ئەمە ڕاستە ینی تۆ هەر بۆ خۆ بژی ئەمە ڕاستە ئەزان چۆن کاکشکادیان هەندێک شت تێ با ئێمە جیانکەینەوە ئێستا هەندێک دابوو نەریتمان هەیە دواکەوتووە هەنەوێ مەسەلەن بۆ نمونە تۆ گە زۆرینەی خەڵک ژن بە ژنەکە تۆ نابێ بیکی لەبەرەوە کۆمەلگا ناتوانێت بڵێ ئێمە زۆرینە ئیکن تۆ بۆ نایکەی لەبەرەوەی نەتیجەکەی غەڵەتە لەبەرەوەی ژن بەژن نەتیجەکەی دەرکەوتۆ بۆمان یەکێکیان بتۆ دەبێ سیانەکەی تریش تێ بچن بۆ نمونە گەورە بە بچوو نازام شیربایی لە خوێندا هەندێک شتمان هەبوو غەڵەت بوو بەڵام وردەوە دەنەماوە زۆر بەدەگمن ماوە ئالێرەیە کەمینە لەسەر حەقا خۆ پێغەمبەرەکان درودی خۆیان لەسەر بێ شۆڕ ژێڕەکان ئەمانەی کە با بڵێن فکری جوانیان ێکێنە خۆ بەتەنیا خۆیان و چەند کەسێکی کەمن کەمینەن بەڵام زۆرینە لەسەر غەڵەتن من باسی ئەوە ناکەم ئەم لە مەطعەما چێ بە دەستی نانەخوا بە کەوچکەی خوا بە چەتاڵی خوا بە دانیشتنانەوەیە لەسەر کورسیە ئەمە شتی ئازادی خۆیەتی ئەمە کۆمەڵگاقی نیە بەسەریەوانێ بەڵام مشکلەکە چییە کۆمەڵێ شتمان هەیە خاتونجان پیان دەڵێن وەکو مقەدەس وایە ئەنی پیرۆزە حتا نەتەوەی گرتوەکانیش حتا ئاینە ئاسمانیەکان هەمووی لەسەری ڕێکەوت مەسەن بۆ نمونە ڕێزگرتنی مافی مرۆ بۆ نمونە پێشێل نەکردنی مافی کەسانی تر تۆ ئازادی وەکوگوتم لە سنوورێکی دیاری کراوە مەسەن هاوکاریکردن دڵسۆزی بەوەفایی کۆمەڵێ شتمان هەیە لێک نەترازانی خێزان خیانەت نەکردن ئەمانە هەموو کەس قیەمە ئێمە بێبی پارێزین چکە کۆمەلگا بەوە مێنێ بەڵام ئێستا ئەم خاتونانە بەم جۆرە جلو بەرگەوە لە کۆمەلگای ئێمە کەواتە سەدان کچیتر لاساییانەکەنەوانێ مانایوە تۆ ئەگەر لەمە بێدەنگ بی هەر کەسێبەکەی خۆی جل لەبەرکە خۆشزانی غەریزەی جنسی هەیە ئەم گەنجانە زۆر جارێمە کە ئەڵین ئافرەت خەتای خۆیەتی چونکە بە جلوبەرگەکەی وای لەم گەنجە کردو وای لێ بکە هەندی حاڵەتی خەتای کوڕەکەیە خەتای نەکەی کەواتە هەندێک شتێ خاتونجان ئەبێتە مای کێشە ئێمەمانی لەو کێشان دوورکەوینەوە ئەوە خۆی لەگەڵ خێزانەکە لەگەڵ مێردەکەی خوارد ڕێکەوتوە چیەکە بابیکە بەڵام تۆ بۆی هێنیتە ماڵی خۆمە ئاگرە